و ئێمە دانیشتوین بۆ ئەوەی هەم بۆ وەزعی کوردستان و هەم بۆ هەرێم و بەغدا چی بکەین و بەرنامەمان داناوە هەم بۆ چاکردنی وەزعی کوردستان هەم بۆ چاکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ مەرکەزە هەم بۆ تەنسیقی ئەمنی کە ئیسە لەم ڕۆژانە داعش زیاتر هار و پەرەی سندووە لە ناوچەکانی سنووری کوردستانە چی بکەین چی نەکەین کۆبنەوەیەکی زۆر باش بوو و بۆ پەیوەندی دوو قۆڵیش چۆن پەرە بە پەیوەندیەکانی خۆمان بدەین بەردەوام قسەی نەچوینەتە ناو تەفسیل لەسەر مەبدەئەکان قسەمان کردووە ئێمە بە ئیجابی سەیریەکەین بە زۆروری سەیریەکەین و بەردەوامیشی هەبێت وەکو باسم کرد نەچوینە ناو تەفاسیل قسەی مەبدەئەکانمان دەستنیشان کردووە بۆ چارەسەرکردنی هەموو لەم نزیکانە ینی بەردەوام کۆبوونەوە هەیە.